بەیات ئەڵێن مەقامی بەیات ئەڵێن دایشی مەقامەکان و هەندێک ئەڵێن ئۆتۆماتیکی هەر کەسێک کە قورئانی خوێن یەکسەر بە بەیات دەست پێەکە. بەیات سپڕە لە سەکینەت و علەمای فەنی ئیسلامی كالبحر الأميق وەکو دەریایکی قوڵ وەسفیان کردو. مەقامی بەیات یەکێ لەو قارەیانی کە زۆر مەشهورە پێی مستەفا ئیسماعیلە ئەڵێن جاری وا بۆ 25 دقیقە بەس مەقامی بەیاتی خوێنو کە دەستی پێکرۆ. لە عالەمی ئیسلامیە بەگشتی قوڕائی میسر و ئێران کە دەست پێیەکەن عادەتەن بە مەقامی بەیات دەست پێیەکەن، یعنی لە نیزامی مسابقاتی قورئانی شەهر وایە، یعنی کێ لەو مەرجانی کە تۆ قورئانی پێخوێنی ئەبێ بە مەقامی بەیات دەست پێ بکەی بۆ لەبەری تۆ هدوءێک سەکینەتێک ئەگەڕیت بۆ بەرامبەرەکەت. ئێستا بۆ منە چواردەورەکەت قەرەباڵغە دەنگەدەنگی تیا بوونە تۆش سەرەتای قورئان خوێنەکەت جەنابتی ئەبێت تۆ بەرامبەرەکەت ڕاکێشی بڵێ کاکە وەرن گوێ لە قورئان بگرن. ئەنجا عادەتەن قاریئیش زۆربەی کات یعنی ئەمە کێکە ئێمە لە خولی پێشکەوتوانی تیلاوەیە نەک سەرەتایی لە پێشکەوتوانە فێری ئەمایانەکەی عادەتەن بە ئاەتێکی کاریگەر دەست پێ بکە یەکسەر هەم بەرامبەرەکە وەکو سەوت ڕاکێشی لەبەری بە تۆ بە شێوازێکی نەرم و قەرار دەست پێەکەی و دووهەم ئاەتێکی کاریگەر یەکسەر یەکەم ئاەتۆ تۆ بەرامبەرەکە دەبێ بۆ خۆت مەرجێ دوای ئەو ئاەتەکانی تێ بەقەت ئەم کاریگەر بن والله خۆ ئەمە هەمین ئاەتی قورئان و کەلامی خوای پەروەردگارن بەڵام وەکو ئیحساس هەستێکی ئیحساسێکی جیاوازیە